دابینکردنی خۆشگوزەرانی و پێداویستیە سەرەتاییەکانی ژیان بۆ هاوڵاتیان ئەرچی سەرەکی حکوومەتە، بەڵام دوای 28 ساڵی حکومڕانی دوو حیزبی دەسەڵات هاوڵاتیان بار و گوزەرانیان لە دۆخێکی خراپدایە و هاوڵاتیانیش ڕای خۆیان لەسەر حکوومەت و داواکاریەکانیان بۆ حکوومەتی داهاتوو بەم شێوەیە. بۆیە من لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کەوا لەم ساڵەدا پێداچوونەوەیەکی بەخۆیدا بکات و بیرێک لەم خەڵکە ڕەشڕوتە بکاتەوەکەوە هەر ساڵە بە کولەمەرجی ژیان بەڕێیەکە. بۆیە دەبێ ئەولەیەتی کارەکانی پێداچوونەوەی بە خۆشگوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی موشێش شایستە بۆ هاوڵاتیان وە ئاوەردانەوە لەو گەنجە داماوانێکەوە لە دوای 16 ساڵ خوێندن دانیشن بەنە ماڵەوە بە دیار بڕوانامەکانیەوە دانیشنە زیاتیەوەی بێن خزمەت لە بوارەکانی خۆیان پێشکەشی کۆمەلگا بکەن و ژیانی خۆژیانی وڵاتیانی وڵاتەکەشیان خۆش بکەن. ئاواتی و دەخوازین خۆشگوزارانیەکە بۆ خەڵکی مافی خەڵکە لە پێدانیان مافی قوتابیانە مەسەڵەن ئێمە قوتابی چەندین ساڵ دەرماڵە هەبووە تا ئێستا دەرماڵە ئێستا نەماوە، یعنی چەند جار خۆپیشاندامان کردووە تەنانەت ینی بەدەمیشانەوە نەهاتون بڵێن چی دەکەن لە پێش وەزارەت خوێنی باڵا وەزیرێکی هەیە و وەزارەتێکە و گەورە و گران ئەو هەموو تەڕەوە بچیە پێش وەزارەت جواب نەدەنەوە، یعنی ئاواتمان زۆرە بەڵام هیوامان بە حکوومەتە نییە کە بتوانێت جێبەجێ بکە. بەرژەوەندی تەسشی حیزبی و دەسوەردان لە حکوومەت و قۆڕەخکردنی دەسەڵات لە دەستچەند بنەماڵەیەکەوە وای کردووە بارودۆخی هاوڵاتیان بەرەو خراپی بڕوات. چەندی پێکهێنانی حکوومەتیش دوا بکەوێت کاریگەری خراپ لەسەر بارودۆخی هاوڵاتیان جێدەهێڵێت. من وەکو مامۆستایەک داواکاریم یەکەم جار لەخوایە کە دڵ و بیر و هۆشی ئەو سیاست مەدارانە و حکوومەتیمە بگۆڕی بۆ چاکە و داوا ئەکەم لە کابینەی 2019 وەکو مامۆستایە کە بەڕاستی چاوک بخشێنەوە بە ژیان و گوزەرانی مامۆستا و بە موچە و لایەنی داراییەکان بەگشتی و هەروەها داواکارم لە ئەم جارەی کابینەی حکوومەت کابینەیەک بیر لە ژیانی هاوڵاتی بکاتەوە، بیر لە گوزەرانی و بیر لە ناخۆشی و نەهامەتەکانی هاوڵاتیان بکاتەوە، بتوانێت موچەیەکی شایستە بۆ تەواوی فەرمانبەران دابین بکە. بە شێوەیەکی گشتی داواکاری هاوڵاتیان هەم لە ساڵان لە ڕابردوو هەم بۆ ساڵی نوێژ دیارە. یەکێک لەو داواکاریانە کە چاکردنەوەی موچە و ئەو نیوە موچەیە کە هەیە وارووە دابینکردنی نەوت و کارەبا و ئاو و دروستکردنی ڕێگاوبانەکانەوە هەروە جارێکی تر هەڵی کار دروستکردنەوەی هەڵی کار بۆ گەنجان و دامەزراندنیش بە شێوەیەکی تر، بەڵام ئەوەی کە پێشبینی ئەکرێت ئەوەی کە هاوڵاتیان لێی چاوەڕانەکرێت دووبارە ئەو حکوومەتە هاوشێوەی حکوومەتەکانی ساڵان ڕابردوو ناتوانێت ئەم داواکاریانی هاوڵاتیان جێبەجێ بکات. بەهۆی بێپلانی چەند ساڵەی حکومڕانانی هەرێم و خراپی ئیدارەدان تا ئێستا نەتوانراوە پێداویستیە سەرەتاییەکانی هاوڵاتیان دابین بکرێت و پلانی پێشخستنی کەرتە استراتیژیەکان و بنیادی ئابووری وڵاتیش بە تەواوی فەرامۆش کراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.